داخۆ دەرونی سافە گوڕەی ماوە تانجەرۆ یاخۆ ئەسیری خاکە بەڵێڵی دەکا عبور. گوندێک خنکاوی زبڵی شارێک چوار دەوری بە خاشاک تەنراو شاخە زبڵی دەستکردی مرۆڤ چڕی دووکەڵی کارگەکان ڕووبارێک لە تێزاب و ژەهر. گوندێک کە بە ئاو گەمارۆدراوە و تینووی ئاوی پاکە بە جۆرێک کە ئاژەڵەکانیشیان ئامادەنین لە ئاوی ناوچەکەیان بخۆنەوە. من ناوم هاوڕێیە دانیشتووی گوندی چەقڵاوەم. ئێمە لەم دێە نزیکی 45 بۆ 50 ماڵین ئەژین. دیەکەمان تقریبان 8 بۆ 9 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوور لە سەنتەری شاری سلێمانیەوە دوورە کەوتووەتە بەردەم شاخی گڵەزەردا لە نزیک پردی تانجەرۆ. ئاوی تانجەرۆ بە تەنیشتی دیەکەی ئێمە هاتووە. ئاژەڵانە بۆ ئەم سروشت و جوگرافی ئەم شوێنەیە ئەمە باشترە لە حیوانی بچووک چونکە ژینگەکەی زۆر پیسە و نالەبارە. یعنی ئەمە خۆمان پێشتر هەمان بووە ئەوە نێ بڵێ نەمان بووە پێشتر حیوانی بچووکمانە بووە هەمان مردار بوونەتەوە لەبەر پیسی ژینگەکە. ئێستا ئەمانە تقریبان ئەمانیش هەلیان ئەمرێ ساڵانە لە جاری وایە لە 20 سەر گوێرەکە ساڵی وایە 4 سەر 5 سەرمان لێ مردارە بێتەوە زەرێکی مادی زۆرەکەین. بەڵامی تر هیچ سەرچاوەیەک نییە بچین بژێی خۆوانی پێدابینکەین لێرە هەر چۆنێ بێ خەریکی ئەمە. ئەم ئەو نەپیسە کە ئەو حیوانە ئەی خوات هەموو جگەری ئەڕزێنێت ناوسکی ئەکەوێتە خوار و مردارە بێتەوە لە ماوەی 8 مانگە تقریبان 4-5 سەر حیوانمان ئاوا مردار بووەوە. هێتر ناچار وازمان لێوێ نایسە ئەم نوع ئەمەمان کڕیوە خەریکی ئەمانێن بەڵام ئەمیش هەلی مردارە بێتەوە بەس باشترە. تانجەرۆ لە ڕابردوودا سەرچاوی پشێوی سەدان جوتیار بووە. بەڵام لە ئێستادا ئاوەکەی بە جۆرێک پرس بووە درەختەکانیش بەرگەی ناگرن و تەنیا 1 بۆ 2 ساڵ بە پێوە دەمێنن و وشک دەبن. پێشتر بوو هەموو شتێ لەبار بووەم گوندەیەمە چونکە لە چاو هەنێک گوندی ترە ئاوی زۆرە شوێنێکە دایمە تەڕە بەڵام ئێستا هیچ ناتوانانی ئیسپادە لە هیچ شتێکی ناگەین لەبەرەوەی ژینگەکەی ئەمنە پیس بووە. یعنی ئێستا هەر دیقەت بن لە هەر چوار دەرمانامی مەعمەل هەمیشی زۆر زیان بەخشە. دارێک ئەنێژی ساڵێک 2 ساڵ زیاتر تەحملی ناکە هەم ئاوەکە پیسە کە دارەگەی پیاوەدەین هەم ژینگەگەشی پیسە. ڕۆژانە زیاتر لە 1000 تەن زبڵی شاری سلێمانی لێرە کەڵەکە دەکرێت. هەرچی پیسی و ژەهرە دەڕژێتە ئەم ڕووبارە و لێرەوە بەرەو دەربەندی خان. حکومەت و لایەنی پەیوەندیدار هیچ پلانێکیان بۆ پاکڕاگرتنی ڕووبارەکە نییە. بۆی ئێمە بتوانین ئاوی پاکش دابین بکەین ینی چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە ئێمە لە ئەو لقانەی یاخود ئەو ئاوەڕوانی کە ڕاستەوخۆ ئەڕژێنە ناو لقەکانەوە لێرەوە چارەسەر بکرێت. ئەمەش بەدانانی پاڵاوتگەیەکرێت کە تاوەکو ئەوەی ئێمە تا ئێستا زانیاریمان هەبێت حکومەت کارێکی لەسەرم بابەتە نەکردووە. یعنی ئەوەی کە باسەکرێتە نا پرۆژێ و لە چوارچێوەی نووسین و دروشمە و شتانایە یعنی نەبوو بە ئەمری واقع
لەبەرەوە بۆ هەموو شارەکان بۆ هەموو ئاوڕۆکان هەتا تەنانەت ئاوڕۆی نەخۆشخانەکانیش ینی دەبێ هەر نەخۆشخانەیەک بۆ خۆی پاڵاوتگەی هەبێ ئێستا ئاوڕۆی نەخۆشخانەیەکی وەکو هیوا بۆ کوێڕۆ ڕاستەخۆ بۆ ناو تانجەرۆ لە کاتێکا کە دەبێ ئەم نەخۆشخانەیە بۆ خۆی ئاوڕۆی هەبێ و هەروەها تەواوی کارگەکان ئەبێ ئیجبار بکرێن لەسەر ئەوەی کە هەتا بە پێی یاسا و ڕێنمایە کارپێکراوەکان کە لە باشووری کوردستانە هەن کە ژینگەین دەبێ ئەوانی بە هەمان شێوە پاڵاوتگایان هەبێت بەڵام هیچیان پاڵاوتگایان نییە ڕاستەوخۆ ئاوەڕۆکەیان دەڕژێتە ناو لقەکانەوە بۆ ئێمە هەنگاوی یەکەم لێرەوەیە و هەنگاوی دووەمەوەیە کە دەبێت کار لەسەرەوە بکرێت ئەو پرۆژانەی کە پرۆژەی پاکردنەوەی ئاوی خواردنەوەیە کە ئاوی خواردنەوە بۆ شارەکان دابین نەکرێت دەبێت پرۆژەکان بەڕاستی پێشکەوتوو بن چکە ئەو مادە قورسانی کە لە ناو ئاوەکانە هەن بە تایبەت نەوت بەشێک لەو پرۆژانە توانای پاڵاوتنی ئەو مادە قورسانەی نییە دەبێت چارەسەری ئەو کێشەیەش بکرێت دێی خۆمانە چەند دین ساڵە لێرانیشتە جێن نەک ئەم دی ئێمە زۆربەی زۆری ئەم دیانەی ئەم ناوە بە تایبەتی ئەم گوندەی ئێمە بەدەست دووکەڵ و پیسی ئەم معاملانە و ئەناڵێنن ئەم معاملانەش هیچ ئیسفادێکیان بۆ ئێمە نییە هیچ شخصێکە هی کەسێکە بەرپرسەکانە هاتوون لێرە غەزەبەکەگەن بە قورگی خەڵکێکی فەقیر و هەژارە خۆشیان لە سیتی و شوێنە باشەکانە نیشتەجێن کاکە نەئاگان لەوەیە کارەباکەیە بڕێ نە ئازانک بیاوی چییە بەس لێرە ئەم خەڵکە فەقیر وەژارە کە بەڕێستانێ بینن زۆر لە ناڕەحەتێکی ناخۆشە ئاژین یعنی بۆ حکوومەت ئەرکێکەوەنە قرس نییە گەر بتوانێت 7 کیلۆمەتر ئەو بێنێ بۆ لادەیەکە کە 250 نەفەر نفوسیتە هەر نەک ئێمە هەیە لە ئێمە نزیکتریشە لە شارۆ هەتا ئێستا نەیتوانیوە هیچ خزمەتگوزارێکی بۆ بەرێ نە ئاوەڕۆ نە کارەبایەکی باش نا هەر گەڕەکانی شاری سلێمانی کە تۆ ئەیبینیت زۆربەی زۆریان ئاویان نی هەمی پەناباتە بەر تەنکەر و بەوە ئەو پایاگا بۆ خۆی بەکارهێن بەڵام لە سیتیەکان و پرۆژە نیشتە جێبوونەکانی کە ئەمریکا مۆدرن و ستاندار دروستەکرێت ڕۆژانەکە خۆتانی بینن دیعایی بووەکرێ یەک دەقە ئاویان لێ نابڕێ یعنی باوەڕکە سیتی وایتیا بەقەول لای لە سلێمانی پێویستی بەئاوە ناڵێ بیاوە بێ بەس گەڕەکە شعبیەکانی شاری سلێمانی زۆربەی زۆری بیاوە ئەنی ڕۆژانە زۆر بە ناڕەحەتی ئاویان دەسەکرێت کەسی وایتیا پارێ ئەوی پێ نییە بچێت تەنکەری ئاوکڕێ بۆ ماڵەکەی خۆی ژیانی خۆی پێبڕێ بکە شاری سلێمانی ڕۆژانە لە نێوان 200 بۆ 250 هزار مەتر سێجا ئاوی بۆ دابین دەکرێت ئاوی سلێمانی لە 3 سەرچاوە دابین دەکرێت 1 و 2 دووکان 3 سەرچنار بەهۆی نەبوونی هۆشیاری هاوڵاتیان لە چۆنێتی بەکارهێنانی ئاوی پاک سەداسی ئەم ئاوە بە فیڕۆ دەچێت شار هەتا دێت گەورە دەبێت باڵەخانەکان بەرز دەبنەوە بەشێکی خەڵکی شارەکانی خوارەوەی عێراق لە بەر وشکە ساڵی بەرەو شارەکانی هەرێم دێن و لە ناوەڕاستی شارەکان دانیشتەجێ دەبن سەرچاوی ئاوی پاک بۆ سنتەری شار و سیتیەکان دابین دەکرێت گەڕەکە پەراوێزخراوەکان لە بوونی ئاوی پاک بێبەشن حکومەت هیچ پلانێکی بۆ چارەسەرکردنی کێشەی نەعەدالەتی ژینگەیی لە دابینکردنی ئاودا نییە. پارێزەرانی ئاو ئاماژەی ترسناک لە سەرکەمبوونەوەی ئاوی پاک دەدەن. وەک چارەسەرێکی گونجاو بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانی ئاو ئامێرێکی ئەزمونیان دروست کردووە کە دەیانەوێت کێشەی نەبوونی ئاوی کوشتوکاڵی و ئاژەڵداری لەو ناوچانەدا چارەسەر بکەن کە سەرچاوی ئاوەکەیان بە پاشەڕۆی زیان بەخش پیس بووە. ئەم ئامێرە ستیشنێکی بچووکە بۆ پاکردنەوەی ئاوی زێرابە ئەو ماتریالەی کە بەکارمانێ موادێکی پلاستیکی ڕوونە ئەمە زیاتر وەکو فێرکاریشە و دوایەوەش ئەبێ ئەو ڕۆڵەی کە بۆ پاکردنەوەی ئاو بێ ڕۆڵی خۆشی هەر ببینێت. دوای ڕەت دەکرێ بە زنجیر کۆمەڵشتی ترە لەوانە ئەوەی پەروانەکانی پێبایە و کۆمپرسەری هەواشی خۆی ئێمە خەڵکی ئەم منطقەی کەنەکەوەین کەنەکەەوە کاتی خۆی چەم ڕووبارێکی زۆر پاک و تەمیزی هەبووە ماسی تیا بووە مەسەرەن خەڵک ئاوی لێ خواردوێتەوەمانە بەڵام ئێستا بووەتە زێرابێکی تاواو کە بۆ بە زێرابتر ئەم مشکە ساڵێ وای کردووە کە زێرابەکە هەم بۆنی زۆر بێ هەم مێشوو لەو نەخۆشیێکی زۆری لەگەڵ خۆی هێناوە. ڕاستی ئەمە حەزێکی خۆشمە کە بیر لەوە بکەمەوە کە دەستمان هەبێت لە دروستکردنی فیلتەرێکی وا بۆی کە بە دەست خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان بکەین. ئەو شارۆچکانی کە دروست دەکرێت ئەو
شوقانی کە دروستە یاخو کارگەکان یا خەستخانەکان هەمووی بە پێی قانونی ژینگە 2008 ژمارە 8 ئەبێت مەسفای ئاوی قورسیان هەبێت ئەبێ ئەم حەتانیان هەبێت ئێستا کۆمەڵێک ناوچەی بچووکێ دروستی کردووە یاخود بزنسی بچووکێ دروستی بەڵام ئەبێ بە هەمووی بە مۆدل ئەبێ هەموو شوێنێک هەیبێ ئەم دەستگایانە ئیتر دەستگاهەیە لەوانەیە دەبقە ئەمە گەورەتر بێت ئەمە کێشەمان نییە نمونەیەکی بچکۆلە دروست کراوە ئەمە ئەبێ بە هەوێنێک بۆ دەستگا گەورەکانی تری ناو شار اینجا بۆیە بەڕاستی ئەمە قۆناغێکی دەستپێکێکی زۆر پۆزتیڤە لە ئێستاە کە بنێرێت و سبێن ئەمە بکرێت بە مۆدلێک. ئەم دی ئەمە کە ئەیبینی 50 ماڵە نفوسەکەی ئەڕوا بۆ 250 نەفەر 240 نەفەر ئەم 240 نەفەرە هەموو ماڵەکە توی بینی فیلتەری خۆی هەموو خەڵکی ئەم دێ پشتی بۆ بەسەوە بە بیری سروشتی ماڵی خۆی و لەگەڵ ئەوە بە فیلتەری شوی خواتەوە ڕاستەخۆ ناتوانانی ئاواکە بخۆیت. دانیشتوان و ئاژەڵ و درەخت و ژینگەی چەقلاوە باجێکی قورسی نەعەدالەتی ژینگەی دەدەن. ژیان بە کاتی تانجەرۆ لە کەناری ئاوابووندایە.